جوانترین سڵاوەکانتان پێشکەش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵا لەگەڵتانین بۆ پێشکەشکردنی بەرنامەی ڕاستەوخۆی ئەم شەوەی تەلەڤیزیۆنی کۆمەڵا واتە چوارشەممە 28 مانگی بەفرانباری ساڵی 1401 هەتاوی. ئازیزان بۆ بەرنامەی ئەم شەو بەڕێ ساوڕە حەسەنی ڕەحمانپەنا ئەنجامی کمیتەی ناوەندی کۆمەڵەمان لەگەڵا کە لەسەر بارودۆخی ئێستای ئێران و کوردستان و داهاتوو زیاتر قسە بکەین. فەرمونون ئێوەش تا کۆتایی لەگەڵمان بن. هاوڕێ حەسەن ئەم کاتتان باش، زۆر بەخێر بێن. ئەم کاتت باش گوڵەجان، زۆر سپاس و سڵاو ڕێزم هەیە بۆ خۆت، هاوکارانت و هەروەها بینەرانی تەلەڤیزیۆنی کۆمەڵە و لە خزمەتتاندا. زۆر سپاس، زۆر بەخێر بێ هاوڕێ حەسەن. هاوڕێ حەسەن، ئێوە خۆتان دەزانن کە دوای کوشتنی جوانەمەرگ مەسا ئەمینی شۆڕشێک دەستی پێکرەوە نزیکەی 4 مانگە درێژەی هەیە. ئەرزیابی ئێوە لەم 4 مانگە چییە؟ ئەوەی ڕاستی بێت گرتمانەوێت ئەرزیابێکی هەمەلایەنە بکەین، بخۆی ئەوە کاتێکی زۆری دەوێت، بەڵام زۆر خۆلاسەوار دەتوانم بڵێم کە لە ماوەی ئەو 4 مانگەدا ئەوەی کە ڕووی داوە زۆر زۆر زیاترە لەو 43 ساڵەی کە لە تەرازوی هێز لە بینی خەڵک و کۆماری ئیسلامیدا پێکاتووە. ئەم 4 مانگە جمهوری ئیسلامی بردووەتە قۆناغێکەوە کە قۆناغی غەیری قابلی بازگەشتە، بەو معنایی کە جمهوری ئیسلامی بەرەو هەڵبێرەکە بردووە، هەم لە ناوخۆی وڵات، هەم لە ناوچەکە، هەم لە ئاستی جیهانیدا. جمهوری ئیسلامی هیچ کاتێک ئەوەندە بێئەتبار و ئەوەندە منزەوی و ئەوەندە بێزلێکراو نەبووە. تاو جێگای بە ناوخۆی وڵات دەگەڕێتەوە. تەبعەن خۆ ئەوەی کە ئەمڕۆ جمهوری ئیسلامی تێدا تێپەڕ دەبێت، هەمووی ئەو ناڕەزایەتیانە فقط بە کوشتن و قەتڵی دڕندانەی ژینا و ژیناکانەوە پەیوەندی نییە، بەڵکو ئەوە لە ڕاستیدا جرەقەیەک بوو، ئەوە ئاگرێک بوو کە بەر بووە جەستەی داڕزیوی کۆماری ئیسلامی. ئەینا ئەو ناڕەزایەتیانە لە ماوەی ئەو 43 ساڵەدا پەنجی خوارد بووەوە، هەر جارێک لە ڕووداوێکا خۆی نیشانەدا. جاری وا بوو ڕێی منکوو، جاری وا بوو بە زیادکردنی بێنزین، جاری وا بوو بە نەبوونی ئاو لە خوزستان، جاری وا بوو بە تەعەڕوزێک کە دەکرایە سەر کۆڵبەران و مانگرتن دەستی پێکرد لە کوردستان، یا ڕووداوەهایەک لە بلوچستان یا لە دانیشگاکان. هەر جارێک بە بەهانەیەک بوو و محەلی بوو، مەحدود بوو، لە چوارچێوەیەکە، شارێکە یا ئوستانێکە ناچوو بەولاوە. بەڵام ئەم سەفەرە جیاوازیەکەی ئەوەیە کە ئەبعادی شاری و ئوستانی و ئەوانەی تێپەڕان بوو بە حرەکەتێکی سەرتاسەری، و ئەو حرەکەتە سەرتاسەریە ڕاستە لە سەقز و لە کوردستانەوە دەستی پێکرد، بەڵام زۆر زوو هەموو شوێنەکانی کەی تەنیەوە. معلوم بوو کە مەسئلەی ژن مەسئلەی تەنیا کوردستان نییە، مەسئلەی بێکاری و بێنان و ئاوی تەنیا مەسئلەی کوردستان یا سیستان و بلوچستان نییە، مەسئلەی نەبوونی ئەمنیەتی گیان و ژیان و ماڵ و ئەوە مربوط بە ئوستانێکی دیاریکراو نییە، نەبوونی ئاسایش بۆ خەڵک لەلایەن هێزە سەرکوتکەرەکانی کۆماری ئیسلامیەوە سەرتاسەریە، نەبوونی ئەمنیەت لە زانکۆکانە، نەبوونی ئەو سەرکوت دڕندانەیە کە لە عەلەیهی بزوتنەوەی ژنان، بزوتنەوەی کرێکاری لە ئاستی هەموو ئێرانایە. بۆ یەکانێ ئەو ناڕەزایەتیانە بە درست هەموو ئێرانی گرتەوە، و ئەمڕۆکەش چاولەوە نەکەین لە ماوە کورتەدا نەوعێک ئیسراحەتکردن، نەوعێک پشودان لەم ناڕەزایەتیانەیە هەیە، بەڵام ئەو کۆمەڵگایە لە ناخەوە کەماکان دەکوڵێ. هەرم ڕۆژانەیەوە تەماشا بکەن بزانن مەسەلەی نەبوونی سوخت و سوتەمەنی و ئەوانە جمهوری ئیسلامی لە بەرابەر چ قەیرانێکە قەرار داوە. وڵاتێکە خامنەی بۆ خۆی ئەو ڕۆژانە گوێم لە قسەیەکی کرد، دەڵێت ئێمە لەسەر دەریایەکی عەزیمی ئێنەرژی خەوتوین، یەکەم وڵاتین لە بواری گاز و ئەوانەدا، بەڵام ئەمڕۆکە خەڵکی وڵاتەکەی خۆی ئەوەی نییە. بۆیە کولی ئەم وەزیەتە کە هاتە پێشەوە، کولی ئەم ناڕەزایەتیانە لە واقعدا تەقینەوەی نفرەتێکی 43 ساڵە بوو لەناو ئەم کۆمەڵگایەدا، و هەمووی ئەوانە بۆ ئیدامەدانەکەیشی ئەوەیشی کە لە حاڵی حاضرە ئیدامەی هەیە، سەرتاسەریە، هەر ڕۆژێ بە نەوعێک. دوێنێکە لە حەسەناوا بووە، ڕۆژی ئەولاتری لە کەرەج بووە، فڵان ڕۆژ لە سمیرۆمە لە ئیزەیە، جمعانە لە سیستان و بەلوچستانە، هەر ڕۆژێک لە مەهابادە، لە بۆکانە، لە شارەکانی دیکەیە.
ئەمانە ئەوەمان پێ دەڵێ کە ئەم بزوتنەوە سەری خەوتنەوەی نییە، بەنیاز نییە بخەوێتەوە. و هەر ئەوەیە کە ئەرزم کردی تەوازنی لەگەڵ جمهوری ئیسلامی بردووەتە ئاستێکەوە کە ئەم بزوتنەوەیە ینی محکومە بە سەرکەوتن، محکومە بە بەرەو پێشون. ئەگەر بەرەو پێش نەڕۆین، ئەگەر ڕاوەستین، ئەگەر عەقەب نشینی بکەین، ئەوەی کە جمهوری ئیسلامی 4 گەنجی لێ ئەدامکردین بە 4 نا، بە 4 دانەدەیی و بە 400 و بە باوەڕی من بە 4000 ڕازی نابێ. ئەگەر بۆیان بکرێ قەتڵ عامەکانی داهەی 60 خورداد و شاریوەری 67 ئەوانە ڕێخەنەوەی کە خامنەی دەڵێ خدای 1340 هەر خدای داهەی 60 مەبەستی لەو کوشتارانەیە. بۆیە بۆ لە حەزەوە من دەڵێم وەزعیەت بە تەواوی گۆڕاوە، شۆڕشی ژیان ئازادی لە سەحنەدایە و بە باوەڕی من هەتا جمهوری ئیسلامی بە گۆڕ نەسپێرێ ئەم شۆڕشە ڕاناوەستێ. واتوانم بڵێم ئەرزیابی من ئەوەیە کە ئەو دەستکەوتانەی بەدەست هاتوون گەورەیە، بە نرخە، بەڵام دەبێت لە بیریشمان نەچێ ئێمە لەگەڵ یەکێک ئەتوانم بڵێم بەڕاستی هارترین دەسەڵاتی سەدەی 20م بەرەو ڕووین. ئێمە نمونەی جمهوری ئیسلامیمان ئێستا لە ئاستی جیهانیدا کەمە، هەر لە هەر بابەتێکەوە کە حسابی بکەیت. بۆ یەکانی بە کوشتار، زیندان، قەتڵی عام، بێڕەحمی، درڕندەیی، هەمووی ئەوانە ئەوەیشی کە دەڵێن لە چەندانە وڵاتە ئەتوانێ ببێ لە جمهوری ئیسلامیدا بەیەکەوە کۆبووەتەوە بە عنوانی دەوڵەتێکی سەرکوتکەر. بۆیە لە دڵی ئەو وەزیەتەدایە کاتێک دەستی بۆ دەبین مثبەتە، هەرچیە چاوی لێ دەکەین دەستکەوتە، هەرچیە بەرەو پێشتریش دەڕۆین، بە باوەڕی من تەزادی بینی کۆماری ئیسلامی و خەڵک قوڵتر دەبێتەوە و بەڵام ناتوانین کات دیاری بکەین. ئەو خەباتە جادەیەکی یەکتەرەفەی مستەقیم نییە، بەڵکو جادەیەکی پێچ دەرپێچە. سەری تونپیچەکانە ڕانندەی باشی دەوێت کە بتوانێت هدایەتی بکە، بتوانێت بیباتە پێشەوە، بتوانێت بە باشی بڵێ دەبێت چی بکەین چی نەکەین لە درۆژمەکانیدا، لە داخوازەکانیدا. و ئێستا ئەو مەرحەلە حەساسەیە کە من پێم وابێت ئەم بزوتنەوەمان بەرەو پێش دەڕوات و پێم وابێت جمهوری ئیسلامی مانگەکان و ئەو تەمەنی ئاخری خۆی خەریکە تێپەڕ دەکات. بەڵێ زۆر سپاس هاوڕێ حەسەن. هاوڕێ حەسەن خۆتان لە بەشی لە قسەکانە باسی پشوداندنی ئەم بزوتنەوەتانە کرد. زۆر جاریش باس لەوە کرێت کە ئەم بزوتنەوە خەوتوێتەوە، بەڕای ئێوە خەوتوێتەوە یان باس لەوەکەن کە ئەمە کۆماری ئیسلامی سەرکەوتوو بووە لە سەرکوبەکان، یان ڕای ئێوە لەسەرەوەچی ئایا هەموو شۆڕشێ ئەم پشودانیە هاتیە؟ بە هیچ جۆر ئەم شۆڕشە نەخەوتوێتەوە و بە هیچ جۆر جمهوری ئیسلامی سەرکەوتوو نەبووە لەم خەباتەی کە ئێستادا هەیە. بە دلیل ئەوەی ئەم شۆڕشە هەر بەردەوامیەکەی ئێمە ڕۆژانە دەیبینین، لە چلەی گیانبەخت کردووانە دەیبینین، لە ئەترازی شەوانەدا دەیبینین، لە هاتنە مەیدانی لە دوێنێکەوە خەباتی کرێکارانی سەنعەتی نەوت کە یەکێک لەو مەیدانە ئەسڵی و گرنگانەی خەباتی ڕۆژانەی ئێستەمانە کە زەروریە زۆر زۆر پێویستمان پێێتی لەوەدا دەیبینین. و لەو وەزیەتەی کە لە مەسلەی سوخت و ئەترازی کە ڕۆژانە بە نەبوونی سوخت و لە هەمووی ئەوانەدا دەبین. بۆیە جمهوری ئیسلامیش سەر نەکەوتووە. جمهوری ئیسلامی بە چی سەرکەوتووە؟ سەرکەوتن بەوە دەکرێت کە مثلەن ئەو خەڵکە قبوڵیان بێ، ئەو خەڵکە لە ناخەوە دەکوڵن، ئەو خەڵکە تازە دووە دەسەڵاتێکی ئاینی سەرڕۆ بە کۆمەڵێک جنایەتکار و قاتڵەوە قبول ناکەن بە باوەڕی من. ئەگەر تا ئێستا کراوە زۆر هۆکاری بووە ئەوە ناچێتە پێشەوە بۆیانی تر. بێزگە لەوەت مەشای وەزعی منتەقەکە بکەن، مەشای وەزعی جیهانی بکەن. هەر 2-3 ڕۆژە لە یەکێتی ئوروپادا لە 27 وڵاتە کە متحدینی تا دوێنەی جمهوری ئیسلامی بوون، هەمووی ئەمانە بەرژەوەندی ئابووریان هەیە، بەرژەوەندی سیاسیان هەیە، بەرژەوەندی مادیان هەیە، لەگەڵ جمهوری ئیسلامی دەستیان لە کاسەیەکا بوو. بەڵام هەر ئەوانە ئەمڕۆکە لە حاڵی ئەوەدان کە خەریکن سپای پاسداران بە عنوانی هێزێکی ترۆریست دەخەنە لیستی 27 دانە وڵاتەوە. ئەمە تەئسیراتی ڕۆحیەکەی، تەئسیراتی عەمەلیەکەی، تەئسیراتی سیاسیەکەی، تەئسیراتی نظامیەکەی، هەمووی ئەوانە حەسابکە. تا ئێستا شتی ئاوا نسبەت بە دەوڵەتێک بە هێزێکی دەوڵەتێک نەکراوە. یا بلاقل من ئاگدار نیم یا نەمبیستووە شتی ئاوا کرابێت و ئەوانە. ئەمە ئەقدامێکی زۆر زۆر گەورەیە. بێزگەلەوە لە ناوخۆی ئەو وڵاتەیشدا دەست بۆ هەر شتێک دەبەی ناڕەزایەتی، قسەی لەگەڵ هەر کەسێک دەکەی نفرەتە. جمهوری ئیسلامی بە چی سەرکەوتووە؟ سەرکەوتن یعنی ئەوەی کە بتوانانی ئارامش دروست بکەیت،
بەڵام خودی هاتنی زمسان و سەرما و سەخڵەت و ئەو وەزیەتانەش بە معنایەک ئەگەر هەم بە زەرەری جەمهوری ئیسلامیە بە زەرەری بزوتنەوە ناڕەزایەتیەکەی شەیە هەر ئەوە نی هەر ئەو بە تەنیا زەرەری تێدا کرد بێت خودی ئەو جوانانە ئەو معتەرزینانە کە لە شەقامان سەرمای ژێر 20 دەرەجە و 25 دەرەجە لە زۆر جێگا ئەوانە ئاسان نییە چەند سەعات لە شەقامەکان نابمێنیتەوە ئەوە تەسیری ئەوانە تەسیریە جا بۆیە من پێم وابێ جەمهوری ئیسلامی سەر نەکەوتووە بەڵکو ئەو ئاعترازاتە بە دلیلی ئەو بێڕەحمی و دڕندەگیەی کە جمهوری ئیسلامی نیشانیدا و هەموو ئیمکاناتی خۆشی بەکاربرد پشوو ئەدا ئیسراحەت دەکا ئەو خەبات و ناڕەزایەتیان هەر ئێستا ئێمە خەبەرمان هەیە پەیوەندیمان هەیە لەگەڵ ناوە بەشێکی زۆر لەو ڕاهبەرانی عملی و کردداری کە لە ناو ئەترازەکانە هەن خەریکی دیالۆگن بەیەکەوە خەریکی باسکردنن خەریکی ئەوەن کە چۆن جارێکی دیکە ئەو میزانە لە تەلەفات نەدەن چۆن جارێکی دیکە ئەو خشونەتێک کە جمهوری ئیسلامی بەکاری برد ئەو خشونەتە خۆنساکەنەوە چۆن ئەو هێزەی کە ئێستا نەهاتوەتە مەدان ئەو هێزە بێنە مەدان ئەو داواکاریانی کە لە بزوتنەوەی کرێکاری هەیە کە بێنە ئەو مەدانەوە حزوریان ببێت و تەسیریان بێ لەسەر ئەوە چۆن ئەو بزوتنەوان لە لەکتری هەڵپێکرێن بۆ یەکانە بە هەمووی ئەوانەوە نە جمهوری ئیسلامی سەرکەوتووە ناو بزوتنەوەی خەوتوەتەوە و نایشخەوێتەوە چون بەڕاستی وەکو عرضم کردم جمهوری ئیسلامی دەسەڵاتێکی نامۆ نەتەنیا بە ئێران بە ناوچەکەیە دەسەڵاتێکی نامۆ بە دنیاە من دڵنیام بە ڕووخاندنی جمهوری ئیسلامی تەواوی خاوەرمیانە سوبات پیدا دەکات نەتەنیا سوباتێکی بەڵکو مەجبور بە مەجموعەیەک ڕفۆرم دەبن جمهوری ئیسلامی مانعی ڕفۆرم لە خاوەرمیانەیشا بوو مانعی ئەوە بوو کە وڵاتێکی وەکو عەرەبستان مەجالێکی زیاتر بۆ ژنان بکاتەوە دیکتاتۆریەکە لەوێ دەوڵەتی تورکیە و ئۆردۆغان و فاشیستێکی ئاوا لە جمهوری ئیسلامی بە هێزیان وەردەکرد پێی بە قووەت دەبووندیان کودا هەر لەوێ چۆنە بۆیە نەمانی جمهوری ئیسلامی لە عێراق لە سووریەدا بە هەمووی ئەوانەوە بە نەمانی جمهوری ئیسلامی ئاڵوگۆڕێکی گەورە لە ئاستی منتەقەکەشدا دروست دەبێ و فەزایەکی سیاسی ئەترازی ناڕەزایەتی ئەوەی کە پیان کوت بەهاری عەرەبی ئەمە بەهارێکی خاوەرمیانە دەست پێ دەکات کە بە باوەڕی من ئێران لە دەورەهای مختلفی خۆیدا ڕچەشکێن بووە لەم بابەتەوە لە شۆڕشی کە پێشتر کراوە انقلابی مەشروتە لە ساڵی 32 ئەوانەدا لە ساڵی 57دا هەمووی ئەوانە تەسیری بووەوە بە ڕووخاندنی جمهوری ئیسلامی ئەم جارە تەسیراتێک کە دایدەنێ لە ناوچەکەدا باوەڕی من بێوێنە دەبێت بۆیە من پێم وابێ ئەم بزوتنەوە ناخەوێتەوە و جمهوری ئیسلامیش ئیمکانی سەرکەوتنی بەسەر ئەم حرەکەتانیانەوە تا ئێستش هەرچی دەبینیم بۆ جمهوری ئیسلامی شکستە هەرچی دەستی بۆ دەبات شکست و ناکامیە تۆ لە قسەکانی دوژمنە ئەوانە ببینە خامنەی پەنا دەبات بە ئیمام جومعەکان پەنا دەبات بە ئەو کەسانەی کە مەداحن آخر دەوڵەتێک بە مەداح ڕادەگیرێ چەندێک توانێت ئەوە بکە ئەوە نیشانەی ئەوەیە کە دەیەوێت بۆ قسەی خۆی ئەرزشی نەماوە تەبلیغاتی خۆی و مەلاکانی وەکو خۆی خەڵک گوێی لێ ناگرێ بۆیە بە باوەڕی من ئەو بزوتنەوە بەرەو پێش دەچێت وە قسە لە شکست هەڵەیەکی گەورەیە و ئەوە بەشێک لە تەبلیغاتی عەزیمی جمهوری ئیسلامیە کە پوڵیشی بۆ دەدا ئەوە بکە ئێمە دەبێت نیشانی بدەین و خودی حقیقەتی و جمشە نیشانی دەدات کە شکستێک لە کاردانیە بەڵکو بەرەو پێشچوون هەیە بەڵام لەو خەتە وتم خەتێکی مارپیچی ئەبێت تەسەور بکەین لە دڵی ئەوەدا ئیسراحەتی شەیە ڕاوەستانی شەیە بازبینی هەیە ئەرزیابیکردن هەیە زەعفەکانمان بینینەوەی هەیە و نقطە پێشڕەویەکانمان بەرەو پێش بەرین هەمووی ئەوانەمان پێ دەڵێەوە دەبێت ئاوا چاو لەو جنبشە بکەین بەڵێ زۆر سپاس هاوڕێ حەسەن من ناو قسەکانتانە چون پرسیارم بۆ دروست بوو یەکە پرسیارەکانتان لێ یەکەم پرسیارێکی باسی کرێکارانی سەنعەتی نەوتان کرد دوو ڕۆژەکە کرێکارانی سەنع لە بەشە جۆرا و جۆرەکان دەستیان داوە سەمانگردن بۆ خاستەهایەکە وەکو زیادکردنی حەقدەست ئەمنیەتی شوێنی کار و زۆر شتی تر ئەمە ئەتوانێت چەندە دڵخۆشکەر بێ بۆ ئەم شۆڕشەوە دەتوانێت چه پەیامێکی بێ بۆمان دەزانی لە نظامێکی ئاساییدا مەسەلەنەوەگەر لە وڵاتانێکی وەکو ئوروپایی بواە کەس تەسەوری نەدەکرد کە بەو سەدحە لە خاست و متالبات و ئەوانە دەوڵەت بڕوخێ دەوڵەت پاشەکشەی دەکرد واردی مزاکرەت دەبوو بەشێ لە متالباتی دەدا اتحادیای کاریگەری ئەچوونە مزاکرەوە ماوەیەک ئەتسابات دەبوو فشار داهات بە هەر دوولاوە نهایەتەن بە سازشێک دەگەیشتن و مەسەلەکە تەواو دەبوو بەڵام لە نظامێکی ئیستبدادی و سەرڕۆی وەکو جمهوری ئیسلامیدا لە دەسەڵاتێکی دیکتاتۆریدا مەجالێک بۆ ئەو شتانە وجودینێ ئەو خاستانە ئەوەی کە خۆتان وتان بۆ حەق دەستەکان و متالباتێکی دیکە ئەوانە ئەوە متالبەی سنفیە متالبەی اقتصادیە
بەڵام ئەو متالبە سنفی اقتصادیانە هەڵگری متالباتێکی عەزیمی سیاسیە، ڕنگ و بۆی ناڕەزایەتی و ڕاپەڕین و شۆڕشی ژینای پێوە دیارە. بۆیە ئەوە زۆر زۆر گرنگە و ئەوە یەکێک لە کەمبوودەکان و کەم و کوڕیەکانی ئێستا ئەو خەباتەمان بۆ تاکو ئێستا ساڵی 57مان لە بیرە، ساڵی 57 کرێکارانی سەنعەتی نەوت بوون کە هاتن و بەری حزوری تانگەکانی شاو زرێ پۆشەکانیان و تەنانەت هەواپەیماکانیان و ئەوانەیان گرت کە بیانێ مانۆڕی پێوە بدەن، بەری کوشتاریان گرت کە نەیانهێشت بێنزین و مەوادی سوختی بۆ ئەوانە بچێ، بەری پادگانەکانیان گرت کە سەربازەکانیان خەریک بوون ڕقا هەڵێنەوە و پادگانەکان و ناوەندە نظامیەکانیان بەجێدەهێشت و داهاتن. بۆیە دەستپێکی ئەو اعتساباتە لەلایەن سەنعەتی نەوتەوە بە باوەڕی من یەکێک لەو هەنگاوە زۆر زۆر گرنگانەیە کە دەبێت زۆر پێشوازی لێ بکەین بە ئستقباڵی ئەو بچین، بەڵام دەبێ بڵێن کافی نییە، دەبێ بڵێن ئەو متالباتە لەو ئاستەدا کافی نییە، دەبێت ڕنگدانەوەی خاستە ئەو متالباتی دیکە بێ. ئەو کرێکارانن کە خاستی ئازادی زیندانیانی سیاسی، خاستی لابردنی دەسەڵاتی نظامی، هەمووی ئەوانە دەبێت بێن نەگۆڕێ و بێزگەلەوە بەشەکانی دیکەی کرێکاری پترۆشیمیەکان، کرێکارانی ماشینسازی، کرێکارانی زەوبی ئاهان و هەروەها کرێکارانی خەدەماتی، شارەداریەکان، جێگاکانی دیکە دەبێت بچن بە ئستقباڵی ئەو بەشە لە بزوتنەوەی کرێکاریەوە. یانی لەواقعدا بزوتنەوەی کرێکاری تەنیا بزوتنەوەیەکە کە ئەتوانێت متحد ظاهر بێت، فەرقی هەیە لەگەڵ جنبشەکانی دیکە، هەم لە کارخانە هەم لە ناوەندی کارە ئەوان حزوریان هەیە، هەم کە دێنەوە لە ناو جامعە و لە ناو خانەوادەی خۆیاندان. بەڵام تۆ مەسەلەن ئەو وەزعیەتە بە فەرزی محال بۆ بزوتنەوەی ژنان نابینی ئابۆ شکڵە بێت، بۆ بزوتنەوەی گەنجەکان کە ئەمڕۆکە سینگیان سپەر کردووە لە بەرابەری ئەم ئستبدادەدا، ناتوانانی بڵێ بزوتنەوەی کە محیتی مەسەلەن شەقامی لێ بکەیتەوەی کوێتری هەیە، بەڵام کاریگەر ئەگەر شەقامیشی لێ کردەوە مرکزی کارەکەی هەیە، کارخانەکانی هەیە. بۆیە بەو لە حەزەوە ئەمە زۆر زۆر گرنگە، دەبێت زۆر زۆر بە ئەهەمیەت چاوی لێ بکەین و هەروەها کرێکاران لە کوردستانی شاکە زۆرتر قسە و باسەکانی ئێمە دەبیسن و ئەوانە دەبێت خۆیان بە متحدی ئەو جنبشە بزانن، خۆیان بە دۆستی ئەو بزوتنەوەی بزانن و ئەوە دەبێت ورەی لێوەربگرن لە کرێکارێکەوە کە لە ناوەندێکی تەولیدیە کار بکە، تا کرێکارێکە لە ناوەندی خەدەماتیە یا تا کۆڵبەرێک ئەتاکوونێ هەر بەشێکی تر لە جنبشی کاریگەری دەبێت ئەمە بە فاڵی نیک بگرێت، دەبێت ئەمە بە مثبت بزانێت، دەبێت ورەی لێوەربگرێت، دەبێت خۆی متحدکە، دەبێت پەیامیان بۆ بنێرن، داوایان لێ بکەن کە درێژە بە خەباتەکەتان بدەن، دەبێت سندوقی هاوکاری ماڵیان بۆ دروست بکرێت، پشتیوانیان لێ بکرێت و ئەوانیش دەبێت بە ڕەهبەرانێکی جەسوور، لێهاتوو، فداکار، دڵسۆز متەکی بن، نەک بە ڕەهبەرانێکی سازشکار کە دوودانە وعدە وەعیدیان پێ بدەن، ئەوانش بێن وادار بە سازش بن لە ئەو خەبە. بۆیە لە دڵی ئەو جنبشە جەماوەریە، لە دڵی ئەو شۆڕشەدا بزوتنەوەی کرێکاری ئەتوانێت قسەی یەکەم کە، بزوتنەوەی کرێکاری ئەتوانێت ناوەندەکانی تەولید دابخە و بخۆمان دەزانی کە اقتصادی ئێران تەک بە قەولی زۆر کەزەڵن تەک مەحسوولیە لەسەر نەوتە، ئەگەر چی ئێستا نەوتەکەیشی نایڵن بفرۆشێت و محاسرێکی زۆری لەسەر. بۆیە ئەمە زۆر زۆر مهمە، بەڵام بە تەنیا سەنعەتی نەوت کافی نییە، دەبێت بەشەکانی تری جنبشی کاریگەریش بەو ئەتساباتە بەو ناڕەزایەتیانە پەیوەست بن و دوای ئەوان ئەگەر بە باوەڕی من بازاڕیش بێتە ئەو ئەتساباتەوە جمهوری ئیسلامی فەلەج دەبێ و نەهایەتەن دەستگای سەرکوتیش چ دەکات لە خەڵکێک لە ئەتسابان خۆ ناتوانێت بڵێ بانکیان سووتان کە خۆیان بانکەکان دەسووتێن و دەینێن بەسەر معتەرزینە، خۆیان پەلامارە بەنە سەر ناوەندەکانی خۆیان و دەڵێن ئەوە معتەرزین و جوانان کردیان بۆ ئەوەی کە پەتی سێدارەوەی ئەدام و سەرکوتەکانیان هەڵخەن. بۆیە ئەمە زۆر زۆر گرنگە و من هیوادارم تەشەنە بکە بۆ شوێنەکانی دیکە و هەر بەشێک لە جنبشی کاریگەری دەبێت خۆی بە خاوەنی ئەو ئەتراز و ناڕەزایەتیانە بزانێ و بەشدار بێت تێیدا. بەڵێ زۆر سپاس هاوڕێ حەسەن. هەر لە پرسیاری پێشووە لە قسەکانی پێشووتانە باسی خستنە ناو لیستی سپای پاسداران بە تۆرۆریسمە. ئایا ئەگەر خۆتان نەزانن کە خەڵکێکی ئازادی خوازی زۆر و لە جەرەوەی وڵات و هەروەها نمایەندەی پارلەمان هەوڵەدەن کە کۆماری ئیسلامی و سپای پاسداران بکەفێتە ناو لیستی تۆرۆریستەوە، ئەمە دەتوانێت چه کاریگەریەکی بێت لەسەر خودی نەهاتەکە و حتا لەسەر شۆڕشی خەڵک لە ئێران؟ زانی پێش هەموو شتێک تەسیرێکی ڕۆحی گەورەی لەسەر خودی سپای پاسداران دەبێت. سپای پاسداران هێزێکی سەرکوتکەری نزیکی 300,000 نەفەر ئەم نیرووە. ئەمە
قسە لەسەر فەرماندەکەی نییە بڵێن سەلامی و فلان و فیسار فەرماندەی تر دەکەن بە ئەخەنە ناو لیستی تەحریمەکانەوە. هەر ئەندامێکی سوپای پاسداران هەر بەرپرسێک تاکوونێ پاسدارێکی عادی دەچێت نا ئەو لیستەوە. یەکەم تەسیری ئەوەیە کە هەر کەسێک لە جێگای خۆی حەولەدا خۆی لەو لیستە بێنێتە دەرەوە. خانەوادەکانیان دەکەونە بەرنفرەتەوە، خانەوادەکانیان دەکەونە ئەو موقعیتەوە کە سبحەینە ناتوانێت بەو ناوەوە بۆ مشەخەساتەوە سەفەر بکات، هاتوچۆی ئەم لاولاوکە. منداڵیان تازە سبحەینە لە وڵاتانی ئوروپایی و ئەمریکا و کەنەدا و شوێنەکانی دیکە ناتوانێت بخوێنێتون بکات. ئەوە تەسیرێکی ئەوەیە کە کەسە کوچۆڵی پێ نافرۆشێ ئەکەونە بەر تەحریمی اتحادیە ئوروپایەکە 27 دانە وڵاتی وەکو ئالمان و فەڕەنسا و ئیتالیا و وڵاتانی گەورەی تری تێدایە کە بریتانیاش ئەگەر چی لە اتحادیە ئوروپادانی ئەوان پێشتر مەجلیسی عوامیان ئەویان تەسویب کرد کە سپای پاسداران لە لیستی تۆریستیدا بێ. بنابەرین لەباری چەک و چۆڵ و ئەوە لەباری ئەو ئیمکاناتی سەرکوتەوە لە گازی ئەشکاوەرەوە لە دەستبەندەکانیان و لەو ئیمکاناتێکە لە سجنەکان و زیندانەکانیانە بەکاریانە بن، هەمووی ئەمانە دێتە دەستورەوە و ئەوە ئەبزارانیان پێ ناگات. بێزگەلەوە لە ئاستی منتەقەکەدا سپای پاسدارانی تر ناتوانێت بمەیلی خۆی ڕمبازێن کە بۆ ئەم وڵات و ئەو وڵات. فەرماندەی فەیلقی قودسی سپای پاسداران ناتوانێت بەڕاحەتی هەڵسێ بێتە عێراق و بێتە کوردستان و بچێتە سووریە و بچێتە یەمەن و لە عاسمان نابێت کەوێتە بەرمەترسی ئەوەی کە بیانگرن ئەمانە کەوتە ترۆریستن تازە لە وڵاتەکەی خۆیان پایان نادەرەوە. قوانینێک شاملی ئەوە دەبێت کە هەر کام لەم ترۆریستانە سبحەینە بازداش بکرێن. بۆ یەکانێ ئەوە فشارێکی زۆر بەو لە حەزانەیشەوە بۆیان دیانێ و بێزگەلەوە ئەفکاری عمومی ئوروپا لە سەرەوەی 700 ملیۆن تا 800 ملیۆن نفوزی هەیە. ئەم بیر و ڕایگشتیە دەجوڵێنێ نسبەت بە جمهوری ئیسلامی. ئەم ئەفکارە و ئەم فکریەتە عمومیە سبحەینە بێزگەلەوە بە ملیۆن ئێرانی لە دەرەوە هەن بەشە لە سەفیرەکانی جمهوری ئیسلامی ئەندامی سپای پاسداران لە وڵاتانە سبحەینێ فعالینی دڵسۆز و تێکۆشەری کورد و ئێرانی و بەلوچ و ئازری و ئەوانە کە لە دەرەوە هەن ناوی ئەمانە دەدەن بە وڵاتەکانی خۆیان. سپای پاسداران ترۆریستە فلان ئەندامی سپای پاسداران کە نمایندەیانە لە ئێرە لە سفارەت بەڕێوە دەبا مەسەلەن لە ئالمان، لە فەڕەنسا، لە بریتانیا، لە ئیتالیا، لە سوئێد، لە هەر وڵاتێکە ئەوە ترۆریستە مەجبورە بن ئەوانە بکێشنە دواوە لەوێ. یعنی فەزایەکی هەم لەباری چەک و چۆڵ و تەسلیحاتیانەوە، لەباری بەڕێوەبردننی زیندانەکانیانەوە، لەباری بەرپرسەکانیانەوە کە ئەوڕۆکە دەزانین بەشێکی زۆری فەرماندەکانی سپای پاسداران کە بەرپرسایەتی حتا دیپلۆماسی جمهوری ئیسلامیان بە عوهدەیە لە سفارەتخانەکانیانە کارەکەن. ئەمانە هەموو دەستنا ئەو لیستە ڕەشەوە. بنابەرین ئەمە دەستکەوتێکی زۆرە و ئەوە بە هێمەتی ئەو معتەرزین و ناڕازیان و خەڵکی ئازادی خوازی ئێرانی کە لە دەرەوەن و لە ماوەی ئەم 4 مانگەدا بەڕاستی دڵسۆزانە زەحمەتیان کێشاوە کاریان کردووە. دیارە لەنا ئەوانەیش جریاناتی سەڵتەنە تەڵەب و چی ئەوانەیش هەیە کە ئەوە پەرازیتەکانن لە واقعدا لەوە بگەڕێن، بەڵام ئەو بەشی ئازادی خوازەکەی نیشانیاندا کە ئەوان دەتوانن تەسیری گەورەیان ببێ لەسەر ئەو جنبش ئازادی خوازیە کە لە ئێرانە هەیە و باوەڕی من سپای پاسداران وەزعیەتی دەچێتە خۆناغێکی زۆر خراپ لە ئیدامەکاری و لە سەرکوت لە ناوە و لە ترۆریزمێکی منتەقەیش کە هەیەی دەستیان زۆر کۆتا دەبێتەوە. بەڵێ زۆر سپاس هاوڕێ حەسەن. هەر لە قسەکانی پێشووتردانا باسی شعاری ژن ژیان ئازادیتان کرد. خۆتان نەزان کە ئەم شعارە شعارێکی چەپ و ڕادیکاڵەوە هەموو خاست و داخوازی خەڵک بە تایبەت ژنان و لاوان و هەموو چین و توێژەکان لە خۆی دەگرێتەوە. ئەگەر بمانەوێ جێگە و پێکەی چەپ لە کوردستانە هەڵسەنگێنین، ئێوە چۆن هەڵی دەسەنگێنن؟ جێگە و پێگەی چەپ تەنها بەو شعارە نییە. جێگە و پێگەی چەپ دەبێت لە 57ەوە هەڵسەنگێنی، دەبێت لەو کاتەوە هەڵی سنگێنین کە شەڕی خوێناوی شاری سنەمان بەسەردا تەحمیل کرا. هەیئەتی بەڵەندپایەی جمهوری ئیسلامی بەغەیرەز ئەو کاتە خومینی لێ دەرکەی تاڵەقانی بوو، بەهشتی بوو، ڕەفسنجانی بوو، بەنیس هەمووی ئەوەی کە دەمڕاستی جمهوری ئیسلامی و هاتنەوێ بۆ مزاکرە لەگەڵ خەڵکی کوردستان و نەخشی چەپ کە دەمڕاستەکەی کەسێکی وەکو کاکسدێقی کەمانگەر بوو دەبێت لەوە بیبینین. دەبێت نەخشی چەپ لە تەحریمی ڕفراندۆمی ئاونای جمهوری ئیسلامی ببینین کە ئەمڕۆ کە کەسانێک دێن
باسی ڕفراندۆم دەکەن کە ئێمە 58 لە کوردستانە تحریمان کردووە دەبێت نەخشی چەپ لە سازماندانی خەباتێکی لێبڕاوانەی مەدەنی لە کۆمەلگای کوردستانە ببینین کە ئێمە تەشەکولی ژنانمان دروست کرد تەشەکولی لاوانمان دروست کرد کۆمەڵە مەبەستمە ئەوانەی کرد تەشەکولی یەکێتی جوتیارانی دروست کرد هەمووی ئەوانە دەبێت لە کۆچی شاری مەریوانە بە بڕیاری کاکفواد و شۆرای شار ببینین دەبێت لە ڕێپێوانی شارەکانی کوردستان بۆ پشتیوانیکردن ببینین دەبێت لە وقتێکە خومینی فەرمانی جیهادی عەلەی خەڵکی کوردستاندا کۆمەڵە فەرمانی مقاومەتیدا خەڵکی کورد لە کوانووی تاقیکردنەوە خەڵکی کورد دەربوتەی ئازمایش دەبێت لە هەمووی ئەوانەدا ببینین دەبێت لە بێتەوەهمی نسبەت بە بەرەی ئیسلاحخواز و ئەوانە ببینین دەبێت لە دروشمی شەڕی کۆنەپەرستانی ئێران و عێراق دەبێت ڕاوەستێ و نەفعێکی تێدا نیە لە کاتێکا بەشێک بەداخەوە لە چەپێکی ناسیۆنالیستی ئێرانی چوونە بەرەکانی شەڕەوە دیفاعیان لە شەڕ کرد دەبێت لەوەدا ببینین دەبێت لە بێتەوەهمی بە خاتەمی کە لەناو زۆر یەک لە لایەنەکانە حتا لەناو چەپەکانە تەوەهمی دروست کرد زۆر کەس دەدەرەوەی وڵاتی خەریک و ساکەکانیان دەبەست و پیان وابوو ئێران ئەوە بەرەو شوێنێکی دیکە دەبێت لەوانەدا ببینین دەبێت لەوەدا ببینی کە زۆر کەس دەگەڕان لە قانونی ئەساسیدا بە قەولی خۆیان گۆشەی مادەیەک ببیننەوە کە ئەو مادەیە مەسەلەن باسی زمانی کوردی کردووە بەڵام چەپی کوردستان و کۆمۆنیستی کوردستان و سوسیالیستی کوردستان لە قامەتی کۆمەڵەدا لە بەرابەری هەمووی ئەو تەوهم و خۆشباوەریانەدا ڕاوەستاوتی هەتا ئەو حکوومەتە ئاینی بێت بە هیچ جێگایەک ناگەین و دروشمی ژیان ئازادی کە لە کوردستانیشە ئەو موقعەتەی پەیدا کرد لەسەر ئەو بەستێنە بوو لەسەر ئەو جێپا محکەمە بوو ئەگەر کوردستان ئەوە نەبوو ئەی بۆ لە ئازربایجان ئەو موقعەتی پەیدا نەکرد ئەی بۆ لە سیستان و بەلوچستان نەیکرد من دەڵم با بچینە دەرەوە خۆ دروشمە هەیە خۆ کوردستانی عێراق 30 ساڵە بەدەست هێزە سیاسیەکانی ئێرەوەیە ئەو شعارش و ئەوانش کە دەڵێن خاوەنی ئەو شعارین ئەوانش بووە ئەی بۆ لێرە موقعەتی پەیدا نەکرد ئەی بۆ لە کوردستانی ڕۆژ ئاوا ئەو موقعەتی پەیدا نەکرد ئەی بۆ لە کوردستانی تورکیەدا ئەو شعارە کەسانی ئازادی خواز و تێکۆشەری لێ دەبکەی کەسی کە نایڵێتەوە بۆ موقعەتی پەیدا نەکرد بنابەرئین لێرە لە کوردستان چەپ هێزێکی ئیجتماعیە لە قاڵبی کۆمەڵەدا بە ڕێکخراوی بە سازمانی بەڕابردووی کۆمۆنیستەکان کە کەسانی خۆشەویست و معتەبەر و خۆشناون لە کۆمەلگای کوردستانە ڕێکخراوەکەیان ئەوەیە بەوەی ئەتبارە ئەو چەپە ئەو موقعەتی پەیدا کرد و بەو ئەتبارە کوردستان بوو بە چەشم و چراغی ئێران ئەو ڕابردووی کە چەپ یەکێ لە نقطە قووەتەکانی جنبشی کوردستان بە باوەڕی من ئەوەیە کە چەپێکی متحەزب چەپێکی سازماندراو چەپێکی جەسوور چەپێکی بێڕاڕا و بێتەوەهم نسبت بە کۆنەپەرستی ناوخۆ نسبت بە لایەنی ئاینی لە مفتیزادەوە کە هەر ساڵی 58 دەویست ئەو شۆڕەشە سەری بکا بە قوڕا نەیهێڵێت و ئەو چەپ و ئەو کۆمۆنیستانە لە بەرابەریدا ڕاوەستان و دیفاعی لە دەستکەوتەکانی کرد وەکانە ئەو دروشمە بەو معنایە بەڵێ دروشمی چەپە دروشمی سوسیالیستەکانە و دروشمێکە بۆ داهاتوویش ئەوە گرنگەکەی لەوەدایەوە بۆی لە کوردستانە موقعەتی پەیدا کرد وە چەپ لە کوردستانە سوسیالیستەکان لە کوردستانە ئەو جێگە و پێگە ئیجتماعیان هەیە و ئەوە دڵخۆشیە بۆ داهاتووی جامعەی ئێرانیش کە کوردستان ڕچەشکێن دەبێت دیاکردنەوەی دین لە دەوڵەت خەڵکی متدەین هەیە با نوێژی خۆی بکە من و تۆ باوەڕمان بە ئاین نییە نوێژ ناکەین بەڵام عنوانی دوودانە هاوسێ ماڵ لە پەنای یەکات زیندەگی دەکەین سبحینێ لەو جامعەیەدا کەس بۆی نییە هەڵبکرێتە سەر ئەو بە عنوانی مسلمان و کەسیش بۆی نییە هەڵبکرێتە سەر من و تۆ بە عنوانی کۆمۆنیست بە عنوانی ئینسانەهایە کە قەرارە ئەو جامعە لە ڕووی ئینسانیەتەوە بەڕێوە بەرین نەک بە لە ڕووی ئیدئۆلۆژیەکانەوە نەک لە ڕووی ئاینەکانەوە نەک لە ڕووی جیاوازی نەتەوەییەوە ئەوانە گشتی دەرس و ئەزمموی چەپە دەرس و ئەزمموی جەرەیانی سوسیالیستی و بەرەی سوسیالیستیەوە پێما بێ ئەوانە زۆر زۆر گرنگە بۆ داهاتوویشمان و خەڵکیش اعتماد بکە بە چەپەکان و بە سوسیالیستەکانی کوردستان کە ئەو کۆمەلگا بەرەوجاتێکی دروست دەبن و پێما بێ ئەوە ئەمڕۆکە هەرو شعارانەی کەوتم بە نسبەتی کوردستانەوە دەدرێ توانم بڵێن ڕەنجمان بە خەسار نەچووە بەڵکو ئەو ڕەنجەی کە کێشاومانە خەریکە حاصلەکەی دەبینینەوە. بەڵێ زۆر سپاس هاوڕێ حەسەن. هاوڕێ حەسەن لە دەرەوەی وڵات زۆر بەرەی ڕاز هەوڵی ئەوەیان داوە کە ئالترناتیڤێت دروستکەن. ئەساسەن مەلزوماتی دروستکردنی ئالترناتیڤ چییە و ئەمانە چیان ئەوێت؟ دەزانی ئەوەی کە هەر لایەنێک هەر حیزبێک هەر جەرەیانێک هەر ڕوتێکی سیاسی
حول دەدات ئەلتەرناتیو دروستکار لەو حقەتەوە سەرچاواگرێ کێشەی سیاسی هەر کۆمەلگای کێشەی قودرەتە لە هەر جامعەیەکە لە بینی دوو تەبقەی ئەسڵی تەبقەی کاریگەر و تەبقەی سەرمایەدار و ئەوانەی کە لە هەر لایەک لەمانە نزیکن هەوڵ دەدەن بۆی دەسەڵاتیان بەدەستەوە بێ تەبیعیەکە ئەو دەسەڵات بەدەستەوە گرتنە بە ئەلتەرناتیو دەکرێت بە بەدیل دەکرێت دەبێت بەدیل و ئەلتەرناتیوش دەبێت بەرنامەی ببێ دەبێت سیاسەتی بێ دەبێت استراتێژی بێ دەبێت هێزی اجتماعی ببێ ئەگەر ئەوانەی بوو و مەقبولیەتی اجتماعی پیدا کرد دەبێت بە بەدیل یا ئەوەیە دەبێت بە هێز و قدرەتی نیروهایکی ئیمپریالیستی مەسەرن ئەوەی کە لە کوردستانی عێراقا کرا لە عێراقا کرا ببوورە کوردستانەکەی لێ دەرکەی کە ئەحزابێکی قەدیمی و جێکەوت و ئەوانەی تێدا بوو بەڵام ئەوەی کە لە عێراقا کرا لە واقعدا ئەو ئەلتەرناتیوە تەحمیل کرا بەسەر ئەو جامعەیەدا سەدام حوسێنیان بەهێزی نظامی ڕووخاند بەدیلێکی تریان هێنا کە تا ئێستەی جێ نەکەوتووە خب طبعا ئێمە خوازیاری ئەوەنی بۆیە حەولدان بۆ دروستکردنی بەدیل حەولدان بۆ ئەوەی کە ئەلتەرناتیو دروست بێ لە جێگای جەمهوری ئیسلامی ناتوانانی بە کەس بڵێ بۆ وا دەکەی حەقن نییە ئەوە بکەی بڵێ من دەمێ بەدیلێک من لە جیاتی جمهوری ئیسلامی سەڵتەنەت تەڵەبە کۆماری خوازە لیبراڵە ناسیۆنالیستە کۆمۆنیستە هەمووی ئەوانە حەقیان هەیە بەڵام خەڵک دەبێت لێ بکۆڵێتەوە لەوەی کە ئەم بەدیلە دەوێت چی بکە مثلەن بۆ نمونە ئەوەی کە لایەنی سەڵتەنەت خوازەکانن و ئەو 5 نەفرێک کۆبوونەتەوە لەوێ کە زۆرتر بەڕاستی بۆ گاڵتە پێکردن دەبێت تاکوونەوە بڵێ ببن بە بەدیل کەسێک کە بە حکمی ئەوەی باو باپیری 50 ساڵ ئێرانیان چەسانوەتەوە لەسەر بەستێنی سەرکوتکەری باو باپیری بێتەوە سەردەسەڵات دەبێ آخر ئەو خەڵکە دەبێ مثلەن چ تەسەورێکی لە خەڵکی ئێران و لە جامعە ئێران و چش ناختێکی لەوە بێ کەسێک کە ئەو خەبات و ناڕەزایەتیە بە شعاری ژن ژیان ئازادی دەستی پێکردووە ئەوان لەو پلتفۆرمەی کە ئەو 5 نەفرە داویانە بە ئاشکرا شعاری ژن ژیان ئازادی دەسڕنەوە تێدا ینی لە واقعدا ناوەرۆکی ئەو بزوتنەوەی خەریکن لە ناوەرۆکە واقعی و ڕادیکاڵەکەی خاڵی دەکەن خەڵکێکە دەبێت چی بێ کە باوەڕی بەو کەسانە ببێ کەسێکە بە قەولی ئەوان قەرارە ببێ بە ژنی پاشای داهاتوی ئێران دەڵێ مەرگ بەرسێ فاسد مەلاو چەپ و مجاهد ئەوانە لە ئێستا و پەتی سێدارەمان بۆ هەڵەخن ئەوە چه بەدیل و ئەلتەرناتیوێکە بۆیە کانێ من دەڵێم قسە لەسەر ئەوە نییە کە کێ داوای بەدیل دەکات قسە لەسەر ئەوەیە کە ئەو بەدیلانە چین ئەو بەدیلانە چیان پێ بۆ کۆمەلگای دوا ڕۆژ کەسانێک کە لە ئێستەوە پێمان دەڵێن قەوم پێمان دەڵێن تایفە کورد و ئازربایجانی و بەلوچ و عەرەب وانە بە عنوانی نەتەوەیەکی بەندەست کە هەمیشە و دایم لە توولی ئەو سەد و لە ئینقلابی مەشروتەوە کە بە ئینقلابی بۆرژوازی لە ئێرانە باسی دەکرێت مدام لە مەرکەزگەراکان مدام ئەوانەی کە دەسەڵاتیان لە تاران پێ بۆ چەسانوانیان نەتەوە خۆ ڕژیمی شا لە جمهوری ئیسلامی خراپتری کرد نسبەت بە خەڵکی کوردستان شۆڕشی ساڵی 46 چاو لێ بکەن دەورانی دوی ڕێبەردان و قازی محەممەد و بەدەستی چێ ئەدام کران ڕەهبەرانی ئەو جنبشە چاو لێ بکەن 46 چاو لێ بکەن زەفار چاو لێ بکەن ئەو هەموو زیندانیە سیاسیە بە چەپ و سوسیالیست و دموکرات و مجاهد و چریک و گشتی لە زیندانەکانە ئەوانەی کە کوشتاری ئەمدیان ڕێخست بۆ بیژەنی جەزەنی و ئەوانە لە تەپۆڵکەکانی ئەوینە ئەوانە چاو لێ بکەن ئەمانە چێ بوون مەگەرمانە سەڵتەنەت تەڵەبەکانی جا بۆیە کانی من دەڵێم قسە لەسەر بەدیل معلومە ئێستا کە جمهوری ئیسلامی گڵۆڵی کەوتوتە لێژی دەبێت بەدیل دروست کرێ بەڵام خەڵکی کوردستان دەبێت بە چاوێکی کراوەوە چاو لەو بەدیلە بکات دەبێت ئەو کەسەی کە دەڵێ وە درەنگ کەوتم درەنگ پەیامەکەم وەرگرتووانە بزانێ ئەوە دڵسۆزی بۆ خەڵکی کوردستان ناکات ئەو کەسانەی کە تا دوێنەکە زیندانی سیاسی شکنجەگاکانی ڕژیمی پاشایەتی بوون ئەمڕۆکە بەیعەت بکەن بە کوردیشا و بەوانە معلومە خەڵکی کوردستان بە تایبەت و خەڵکی ئێرانیش ئەوەندەی کە ئاگایان هەیە لەوانە گزێژ ناکەن وەیە من لام وایە بەدیل لە دڵی جامعەیە دروست دەبێت یا ئەوەیە کە لە تاریخی ئیمپریالیستەکانەوە و بەهێزی ئەوان و بە چەک و چۆڵ و بە تانگ و تیارەی ئەوانەوە لە واقع دێنەوە سەر ئەو جامعەوەی کە لە عێراقا قەوماکە من تەسەور ناکەم لە ئێرانە شتی وا ڕوو بدات یا ئەوەیە بەدیل لە ناو دڵی جامعەدا لە بەتنی ئەو کۆمەلگایەدا لە دڵی ئەوەدا دروست دەبێەوە ئەو خەباتەی کە ئێستا هەیە ئەو وەزعیەتە عمومیە کە باسمان کرد ئەو ئەتبارەی کە چەپ لە ناو جامعەدا هەیەی خەڵکی ئازادی خواز هەیەە شۆڕشی ژینا هەیەی بە باوەڕی من ئەو بەدیلانە نابن بە شتێک بەڵام معنای ئەوە نییە کە ئێمە کەم تەوەجۆ بین
کەمتەرخەم بین دەبێ ئالترناتیوی خۆمان دەبێ متالباتی خۆمان دەبێ بەرنامەی خۆمان دەبێ بڵێن ئێمە سبحینە جامعەی کوردستان چۆن ئیداراکەین دەبێ بڵێن تەفاوەتی شورا لەگەڵ پارلمان چییە بۆچی شورا باشە و ئێمە شعارە بەرزەکەینەوە خۆ تووشی مالی خولیا و ئێرادەگەرایی کە جاری وای پێمان دەڵێن تووشی ئەوە نەبووین حقیقەتی اجتماعی ئەومان پێ دەڵێت کە لە دڵی شوراکانەوەی کە خەڵک لە دەسەڵاتی خۆیانیان دەتوانن ببێت و خۆیان دەسەڵاتی ئیجراییان بەدەستەوە بێت اتحادیەکان ڕێکخراوەکان خەڵک ناردنەوە ماڵەوە 4 ساڵ 5 ساڵ جارێک ئەگەر انتخاباتمان کرد ئەو دەمبێنە پای کورسیەکان دەنگمان پێ بدەن و بچنەوە ماڵەوە ئەوە کۆنە ئیتر بۆ ئەمڕۆکە ئەو بەدیل و ئالترناتیوە نییە بۆیە لە دڵی ئەو وەزیەتەدایە کە ئێمە دەبێت بەرنامەی خۆمان عرضەکەین بە جامعە دەبێت خۆمان بناسیێنین خەڵکی دیکەش ئەوە دەکات جا لە دڵی ئەو لە واقعدا جەدەلی ئالترناتیوەکان هێزی اجتماعی لە دەوری کێکەوە بێتەوە طبعا ئەگەر بە ئێمە بێت لە دەوری کۆمۆنیستەکان لە دەوری سوسیالیستەکان لە دەوری ئازادی خوازەکان دەبێت کۆ بێتەوە ئەگەر بە بەرەی بۆرژوازی و بە بەرەی ناسیۆنالیستی ئێرانی و کوردستانی و بەوانە بێت کە دڵیان پێی خۆشەکە لە کوردستان لە تاران جێگا و پێگایەکیان بێ خۆ ئەو نوعێکی دیکە لە بەدیل و ئالترناتیو دێنن جا بۆیکانی ئەو کێشەی ئالترناتیوەکان لە ئەگەری قوڵبوونەوەی زیاتری ئەو انقلابەدا کە باوەڕی من دەبێ و لە ئەگەری ڕووخاندنی جەمهوری ئیسلامیدا ئەو کێشمانە قوڵتر دەبێتەوە و دەبێت ئێمە هەرچی زیاتر بەرەی چەپ و ئازادی خواست بە عنوانی بەدیل و ئالترناتیو مەترحکەین کە بەداخەوە ئێستا کوردستانی لێ دەرکەی لە شوێنەکانی دیکەی ئێرانە ئێمە هێستا ئەو بەدیل و ئالترناتیوە نابینین ئەگەر چی لە بەرەی ڕاستیشە نابینی معنایەوە نیە لە بەرەی ڕاستی شایەوەیەکێ لە زعفەکانی ئێستەی ئەو جنبشار بۆ معنایەت توانم بڵێم ئەوەیە بەڵێ زۆر سپاس هاوڕێ حەسەن زۆر لایەنی مرکزگەرا کاتێ باسی ئەحزابی کوردیەکەن زۆر بە بێ ئەرزشانە باسی ئەحزابی کوردیەکەن خۆشتان نەزانن کە ئەحزابی کوردی نەخشێکی موەسەریان بۆ لەم شۆڕشەدا و خاڵی سووریان بۆ دان و باسی شەرت و شروتەکەن ئەمانە کێن بەڕای ئێوە و ئەحزابی کوردی ئایا خەتی قرمزێک کەس بۆ هاوکاری لەگەڵیان تا بۆی بۆ دەگەڕێتەوە ئەوانە چێن ئەوانە بەشێکی ئەو پان ئیرانیستەکانن ناسیۆنالیستە ئیرانیەکانن جا چه ئەوەی بە ناوی کۆماری خواز بن چه ئەوەی کە زۆرتر لە قاڵبی سەڵتەنەت و ئەوانەیان کەسانێکن یا بە یەک معنە سەریان لە دەم و دەستگاهای سابقا بووە یا بەشێک لە ئیسلاح تەڵەبان و سەر بە جمهوری ئیسلامی بوون و کەسانێکن ئەوانە چاویان بە هیچ دروشمێک نەتەنیا بەکردەوە بە هیچ دروشمێکی ئازادی خوازانە نەتەنیا بۆ گەلانی بندستی وەکو کورد و عەرەب و بەلوچ ئەوانە هەڵنایەک تەنانەت بۆ ئازادی خوازێکی فارسیش هەڵنایە ئەومان لەبیر نەچێ ئەوانە تەنیا دژی طبعا مەسئلەی نەتەوە بۆ ئەوانە بڤەیە تەمامیەتی ئەرزی بۆ ئەوانە لە بە قەولی خۆیان لە ناموسی خۆشیان گرنگتر و مهمتر و زیاتر پارێزگاری لێکرد بۆی ئەوانە لە واقعدا دەبێ بە یەک معنە ئەگەر لە ناخەوە هەڵیان کۆڵی بە باوەڕی منەوە فاشیستە ئێرانیەکان ئینا ئەگەر کەسێک بیەوێت حتا بەشی زۆری ئەمانەی کە ئێستا لە دەرەوە لە وڵاتانی ئوروپایی دەژین لە وڵاتێکی مەسەلەن وەکو سویس چاو لێ بکە لە سێدانە نەتەوە یا سێدانە کانتۆن دروست بووە کە سێ زمانیشی تێدایە کەس بویتر ناڵێک کاکە پشتی جاوت برۆی پێوەیە لە وڵاتانی ئیسکاندیناوی تمەشا بکە 5-6 دانە منداڵی پەناهەندە ئەگەر لە ڕەوزەیەکە لە مادی کودەکێکا بن معلیمێکیان بۆ دادەنێن بە زمانی دایکیان بخوێنن ئەوان لە 10 ملیۆن خەڵکی کورد زمانەکەی مەحروم دەکەن دەڵێن ئێوە کەمایەتی نەتەوەیت پێ ناڵێ پێ دەڵێ ئێوە قەومن بە فەرهەنگێکی عەشیرەیی 150 ساڵ و 200 ساڵ لەوە پێش دەگەڵ ئەوە چاولێکن بۆی ئەمانە ئەو بەشە لە ناسیۆنالیزمی ئێرانی کە تا سەر ئێسقان مرتەجەن تا سەر ئێسقان دژی دانیژوی ئازادی خوازن دژی بەرابەرین دژی عەداڵەتی کۆمەڵایەتین دژی جیایی دین حتا بەو معنایە لە دەوڵەتن بەشێکیان بۆیکانە ئەوانە بەشێکن کە ئیستبدادی سەڵتەنەتی و سەرکوتی کۆماری ئیسلامی لەسەر ئەو فکریەتەدا مەزراوە یعنی ئەگەر ئێمە چاوی بکەین کۆمەلگای ئێران بەدەست دوو فکریەتەوە زەلیل بووە لە توولی ئەو چەند سەد ساڵیش ئەتوانی لە قاجاریش پێشتری شۆ چاوی لێکەین یەکێکی فکریەتێکی ئاینیە ئاینێکی تۆغ وە کە هەمیشە دەوڵەتێک بۆ لە ناو دەوڵەتە دواتریش ئەوەی کە پەتیدەی دەوڵەت ملت و ئەوە دروست بووە فکریەتی ناسیۆنالیستی ئێرانیە ئەو فکریەتە لە دڵی خۆشیدا معلومە ناسیۆنالیستێکی دژە خۆشی دروست کردووە ناسیۆنالیزمی عەرەبی دروست کردووە ناسیۆنالیزمی کوردی دروست کردووە ناسیۆنالیزمی بەلوچی دروست کردووە تورکی دروست کردووە ئەوانش خەتەرناکن
جابوي او بشايه وامانه بو دواروجي ام جامعي خطرناكن بۆ دژی ئەحزابی سیاسی بە دلیلی ئەوەی مەقاومەتی 43 ساڵی کوردستان ئەحزابی سیاسی سازمانیان داوە خۆ هەر کەسێک لە بنەبەردێکەوە هەڵنەساوە بۆ خۆی مەقاومەتی کردبێت و ئەو سەربەرزیە خوڵقانە بێ کە ئێستا پێ دەڵێن کوردستان چەشم و چراغی ئیران چەشم و چراغی ئێران حاصلی ئەوەیە کە حزبیەت تێدا بناغەیدا کوتیوە چەپی تێدایە ڕاستی تێدایە ئاینی تێدایە مسلمان و کۆمونیست و لیبرال و هەمووی تێدایە ئەحزابی متعددی تێدایە وخلق هەروەکو ئەوان متشکل ئەوان پیان خۆشنی ئێمە متشکل بین ئەوە نییە کوڕیشا دەڵێت نابێت ئەرتەش و سوپای پاسداران و ئەوانە بڵێن منحل بنەوە ئێمە لە دوا ڕۆژە احتیاجمان پیانە احتیاج پێ سەرکوتی ئێمەی پێ بکە احتیاجی پێ سەرکوتی بزوتنەوەی کرێکاری پێ بکە احتیاجی پێی سەرکوتی بزوتنەوەی دانیژووی و ژنانی پێ بکە ئەینا ئەرتەشێکی فاشیست سوپای پاسدارانێکی تاوانبار کە دنیا خەریکە دەیکا بە ترۆریست جەنابی کوڕی دیکتاتۆری پێشوو دیفاعیان لێکا دەڵێ ئەوانە بەشێ لە ملەتی ئێمن ئێمە ئەوانەمان دەوێ بەڵێ ئەو دەوێ بەڵام ئێمە ئەوانەمان ناوێ خەڵکی ئێران ئەوانەی ناوێت بۆیە کاناو ئەوانە ئەو کەسانن وەوانە ڕقیان لە کوردستانە بە دەلیلی ئەوەی جامعەی کوردستان لە ڕێگای حیزبەکانەوە بە ئاگا هاتووە جامعەی کوردستان ئەو هەموو مانگرتنەکە هەر لەو ماوەدا چوار پێنجانە مانگرتنی هەر ماوە پشتی سەرکردمان چێ کردوێتی حیزبە سیاسیەکان بانگەوازیان کردو خەڵک جوابیان دانێتەوە ئەو هەموو گیانبەخت کردووە کۆمەڵەیەکە نزیکی 3800 گیانبەخت کردووی هەیە بە حزب ئەو گیان بخۆ بە فەرد بە خانەوادە خەڵکە تێدا نەچوون بە خاتری بیر و باوەڕ و سیاست و بەرنامە و ئەوە بۆیە حزبەکانی دیکەیش حزبێ زۆر لەوەش زیاتر کەسی تێدا چوێ لەو جەریانەتدا بۆیە کانی ڕقی ئەوان لە حزبیەتی جامعەی کوردستان لە ئاگاهی جامعەی کوردستانە لە مافخوازی جامعەی کوردستانە هیچ تاکێک بە تاک ناتوانێت ماف بەدەست بێنێ بەڵام دەسە جەمعی ئەتوانین حق و حقوق و مافەکانمان بەدەست بێنین ئەوەش بەچی دەکرێت دەبێ حزبت بێ دەبێت تشکیلاتت بێ دەبێ ئەنجومەنت بێ دەبێ شورات بێ دەبێ سندیکات بێ و حزب ئەو لایەنەیە کە ئەتوانێت لەسەر هەمووی ئەوانە تەئسیری ببێ تۆ بە سندیکایەک ناتوانانی کولی کۆمەلگایەک بەڕێوەبەری بەڵام بە حزبێکی تۆکمەی لێبراوی فداکاری بە بەرنامە بە استراتێژ بە سیاست بەوەی کە چاوی لە دەسەڵاتی سیاسیە بەوە ئەتوانی ئەوانە بکەیت بۆیە کان ڕقیان لە حزبایەتیە بە دلیلی ئەوەی ئەوانە خوازیاری ئەوان هەموو شتێ خۆیان دێ ئەوان تشکیلاتیان هەیە ئەرتەشیان هەیە سپایان هەیە زیندانەکانیان هەیە قانونی ئەساسیان هەیە چوار بەندی ئەملاولای پێ دەکەن زۆر ئەگەر باش بن مەسەلەن ئەعدام لا دەبن بەڵام زیندانی ئەبەدمان بۆ دێڵنەوەی تر تێکۆشەرانی سیاسی لە کورد و فارس و بلوچ و شو دەخەنە زیندانەکانیان تا آخر بڕزێنە زیندانەکانیانە قەیناکە ناتان کوژی بەڵام لەوێ دابن بۆیە دلیلەکەی ئەوەیە دلیلی ئەوان دژایەتی لەگەڵ حیزبایەتی دەکەن خەتی سوور وتت چێبی ئەوەی کە دەبێ خەتی سووری بێ دەبێ ئەحزابی سیاسی کوردستان ئەو حیزبەی کە دەڵێ منیش خەتێکی سوور ببوورە مناقسەکانتانە ئایا ئەحزابی کوردستانی خۆیان نازان کە ئەوان لە داهاتوودا لەوانەیە ئەم کارانە بێرن بەسەر خەڵکە و بە تایبەت ئەحزابا کە ئەوە زۆر بەپەلەن بۆ هاوکاری لەگەڵیان زانی مەسەلەکە زانی و نەزانینی شخصی نییە مەسەلەکە بەرژەوەندی حیزبیە مەسلحەتایەکی مادیە حیزبێکە پێی وایە دموکراسی بۆ ئێران و خودمختاری بۆ کوردستان و فدرالیزمێک بۆ ئێران و بەوە کە مافی دیاریکردنی چارە نووس و مافی بێ ئەملاولای خەڵکی کوردستانە کە دەوڵەتی خۆشی دروست بکە ئەوانە دەنێتە ئەولاوە معلومە دەبێت لەگەڵ ئەوە دەزانی خۆ بە 10 ملیۆن خەڵکی کورد لەگەڵ 70 ملیۆن خەڵکی ئێرانە درەقەتی ئەوە زیێتە نایە دەبێ بێ سازش بکە دەبێ بێ ئیمتیاز بدا بێ ئەوەی ئیمتیاز وەربگرێت بۆیە مەسەلەکە بەو معنایە شخصی یا معرفەتی نییە مەسەلەکە بەرنامەیە مەسەلەکە سیاسیە مەسەلەکە ئستراتێژیە و هەر بەشە لەو حیزبانەت بەشا بکەن مەسەلەن لەناو ئەنواعی ئەحزابی بێسڵا کۆنگرەی کارتۆنی بەڕاستی کۆنگرەی نەتەوەکانی ئێران کە معلوم نییە سەری بەکوێوەیە معلوم نییە چین لەمان بگەڕێ کە ئەحزابێکن بلاخەرە سەر و بەریان معلومە بەرنامەیان هەیە لە کوردستانە دەستە بەرنامەکەی ممکنە من تۆ بە دڵمان نەبێ مخالفیان بین منتەقدیان بین ئەوە تەبیعیە بەڵام ئەوانی دیکە چی خۆ آخر هیچ شتێکیان لە جێگای خۆی نییە بۆیە مەسەلەکە دەگەڕێتەوە بۆ ئەو سیاست و ڕێباز و استراتێژی و ئەوەی کە ئەو حیزبانە دایان ڕشت بە تعلقی بەوە هەیە تعلقی بەو تێڕوانونە هەیە بۆ دوا ڕۆژی کۆمەلگای ئێران هەیەە جامعەی ئێران چۆن ئیداراکەن لە نەزەر ئەوانەوە پێیان وایە فدرالیزمە ئێمە یا من پێم وایە فدرالیزم جواببوونیە بۆ جامعەی ئێران ئەوە نییە لە پەنای دەسمانە لە عێراق دەیبینین ئێرە ئوروپا نییە ئێرە ئاڵمان و سوئێد و سوئیس و وڵاتانێکی دیکە نییە 100 ساڵە لەوێ دموکراسی تحمیل کراوە بەسەر ئەحزابی ئەوێدا ئیناخۆ لە بیرمان نچێتەوە فاشیزم لە ئوروپاوە هاتووە شەڕهای سەلیبی و ئەو کوشتاری ئاینی و ئەوانە
لە ئەوروپادا کراوە معنای ئەوە نییە خەڵکەکەی ئێمە سیستمەکەی نایڵێ نەک خەڵکەکە نابێت تاوانیەوە بخینە سەر خەڵک مثلەن زەرفیەتیان نییە نازانن ئەخەوەمان پێڵێن خەڵکی ئێمە بۆ ئەوە نابێ خەڵکی ئێمە بۆ دموکراسی نابێ خەڵکی ئێمە بۆ تەعددی ئەحزاب نابێ نا خەڵکەکەمان دەبێ اتفاقا ئەو ڕاهبەرە سیاسیانە کە ئاوا خەریکن تەوزیع دەدەن ئەوان بۆ ئەوە نابن نەگەوەی کە خەڵکەکە بۆ ئەوە نەبێ بۆیە کانە مەسەلەکە بەوە دەگەڕێتەوە جا ئەوەشم عەرزە کردی تاو جێگای بە خەتی سوور دەگەڕێتەوە بە باوەڕی من جومشی کوردستان دەبێ خەتی سووردانێ جنبشی کوردستان دەبێ شەرتی ببێ جنبشی کوردستان دەبێ بڵە شعاری ژن ژیان ئازادی دروشمە بۆ ئێمە سیاسەتە بۆ ئێمە داخوازمان ئەوەیە لەگەڵ ئێرانە ئێمە ئازادیمان دەوێ ئێمە ژیانمان دەوێ ینی چی ینی ئەوەی کوردستان دەبێ جیاواز نەبێ لەگەڵ شوێنەکانی دیکە کابراایەک لەو سەری دنیا و نەیەن لێرە دەسەڵاتدارەتی بکات و بە مەیلی خۆی ڕای بدات وانە مافی دیاریکردنی چارە نووسمان دەوێ حەقی خۆمانە دەوڵەتی سەر بە خۆمان بێ دەبێ ئەوە سەریح بە ناسیۆنالیستە ئێرانیەکان بڵێ کەسێک کە ئەوە نەڵێ بە باوەڕی من دڵسۆزی خەڵکی کوردستان نییە بەڵام خۆ ئێمە ئەوەش دەزانی خەڵکی کوردستانیش ئەوە دەزانێ خۆن جەزیرەیەکی ئارامشی بە تەنیای بۆ دروست ناکرێ کە 4 دانە دەوڵەتی داگیرکەر بێنن کەڵپە بخەنە ناو جەستەمانەوە معلومە خۆ ئەوە ناکەین بەڵام ئەوە ینی چی ینی بەدەستێنانی مافەکانمان ینی ملەتی دەرەجە دوونی نیتر ینی لە شوێنێکی دیکەوە ئاغا و بیرروگزیرمان بۆ دیاری ناکەن ینی مافی ئابووری سیاسی ئەو کەم مودانەی کە ساڵها بەسەریان هێناون هەمووی ئەوان دەبێت جوبران بکرێتەوە ینی ئەوانە ئەوەیە کە من دەڵم دەبێت ئەگەر ئەوە بوو جارەکەەوە ئێمە شەردادەنین بۆ ئەوان نەک کوڕیشا زەحمەت کێشێ بەخۆی بە خانمی و مەرگمان بۆ بنێ ئێستا بەیز نەگەیشت و نووسفای پاسداران ئەتەش و زیندانەکانمان بۆ ڕابگرێت و دەبێ بڵێن جای ئەمە خەتی سوورمانەوەیە کە ئەو کابرایە بەخۆی و بە خانەوادەیە و ئەوانە تاوانبارن ئەتوانێ وەکو شارۆمەند دەسپێنێ بێتەوە ئێران دابنیشێت و بڕێ کاسبی بکات زیندگی بکات زیندگی خۆ نەک بە دولارەکانی کە باوکی بردوێتی لەسەرەوە بێسپێن ئاغاتی شوکا بە سەرمانە وەکو هەر ئینسانێکی ئەو جامعە شەرافەتمەندانە بێتەوە زیندگی بکات ئەبێ ئەو شەرتانە بڵێن نەکەوەی کە درەنگەیشتین و خەبەرمان نەبوو ئاگامان لێ نەبوو ئەینا ئێمەش ئیمزامانە کرد و خۆبەوە سەمێک کاچێتە جستەی ئەو ئینقلابەوە لە کوردستان و ئێرانیش بەڵێ زۆر سپاس هاوڕێ حەسەن هاوڕێ حەسەن من پرسیارێکم نەماوە ئەگەر خۆتان قسەیەکەیە کە پێتان وایە ئیشارەتان پێ نەکردووە ئەتوانن ئیزافەکەن بەو بوتوێژەی کە تا ئێستا ئەنجاممان داوە من سپاسدانەکەم فقط ئەوەندە توانم بڵێم دەورانێکی حساس تێپەڕەکەین هەم بە نسبەتی ئەو خەبات و مبارزەوە کە هەمانە هەم بە نسبەتی ئەو ناڕزایەتی و جمهوری ئیسلامی دەیەوێت سەرکەوتن نیشان بدات ئێمە دەبێت نیشانی بدەین تا ئێرە ئێمە سەرکەوتوین ڕاستە قوربانیمان داوە زیاتر لە 500 جوان کە هەر دانەیەکی وڵاتێک دێنێت دەبێت سەدان خانەوادەمان بە هەزاران خانەوادە داغدار بوون بەڵام لە 43 ساڵی ڕابردووی شاوامان لێ هاتووە ئێوە تەسەوری بکەن هەر لە ئابان و دەیمانگە لە دانەیەکیانە ئێمە 1500 دانە گیانبەخت کردوماندا ئێستا بە 1/3 ئەوە تەلەفات دراوە ئەگەر جمهوری ئیسلامی ئارامش پەیدا بکە ئەگەر جمهوری ئیسلامی بە ئەو دەسەڵاتە سەرڕۆی جارێکی کە بێنێتەوە دڵنیا بن هەر ماڵێک دەبێت جەنازەیەک بدات جەنازەیەک و 2 جەنازە دێنە بەر دەرگاکانمان بۆیە کانێ نابێ ئەو خەباتە بخەوێتەوە نابێت کۆڵ بدەین نابێت لە بەرابەری جمهوری ئیسلامیدا دەبێت خۆمان ڕێکخین دەبێت بزانین زعفەکانمان چی بوو دەبێت بزانین کەم و کوڕیەکانمان چی بوو ئەوانە مهمە و خاڵێکی تریش ئەوەیە کە جنبشی کوردستان ئێمە بارها وتمانە نابێت لە جنبشی سەرتاسەری دابڕێ زۆر کەس ئەوە دەڵێن ئەوە نییە ئێمە زۆرمان کرد لە سنە مەهاباد جوانڕۆ بۆکان شوێ کردمان بەڵێ کردمان کارێکی باشمان کرد تەلەفاتماندا بەداخەوە هەموو حرەکەتێک بێ قوربانیدان نابێ بەڵام نابێ ئاەتی یەسیش خوێنی نابێ خۆمان دابڕین نابێ نیروی محرکە بین دەبێ متۆری ئەو بزوتنەوەی بی بۆ معنایە بەڵام دەبێت لە تەلەفاتمان کەم کەینەوە بەشێ لەو تەلەفاتە جمهوری ئیسلامی پی تەحمیل کردین لە بانک سووتان و لە کاری دیکەەوە دەبێت ئەرزیابی بکەینەوە لە خۆمان ڕەهبەرانی عملیمان دابنیشن لە محەلا قسە بکەن گوێ لە قسەی خەڵکی دیکە شل بکەن ئەحزابی سیاسی هاوکاریان بین دەنگیان بین تەلەڤیزیۆنەکانمان دەنگی ئەوان بێ هەمووی ئەوانە بکەین و ئەو جنبشە لەگەڵ جنبشی سەرتاسەری نابێدا ببڕێت دەبێت بەری ئەو نەوع تەنگ نەزەریە بە باوەڕی من ناسیۆنالیستێکی تۆخکە هیچ قازانجێکی بۆ کوردستان نییە بەری ئەوانە دەبێت بگرین و من دڵنیام لەوەی کە ئەو جنبشەمان سەر دەکەوێت و دڵنیام لەوەی کە جمهوری ئیسلامی وەخت ناتوانێت دیاری بکە هیچ کەسیش وەختی دیاری نەکرد بۆ هیچ قیامێک بەڵام جمهوری ئیسلامی لە ئاخروەختی تەمەنی خۆیدایە و هیوادارم شایدی لە گۆڕنانی بین بەڵێ زۆر سپاس هاوڕێ حەسەن بۆ بەشداریتان سپاس کە بەشدار بوون سپاس بۆ ئێوە بینەرانیشتن
زۆر سپاس جارێکی تر سپاس بۆ هاوڕێ حەسەنی ڕەحمانپەنا ئەندامی کمیتەی ناوەندی کۆمەڵە کە لە بەرنامەی ڕاستەوخۆی ئەم شەوی تەلەڤیزیۆنی کۆمەڵا بەشدار بوو. بەڵێ ئازیزان و خۆشەویستان بەم جۆرە هاتینە کۆتایی بەرنامەی ڕاستەوخۆمان هەتا شەوێکی تر و بەرنمەیەکی تر ماڵاوە. لجيش قودل داري لجيقي تفريح وياري لباتي بخشيني دلو مشتان بياك بدي ياري كورنكي جان تازلاوان دشت سنگر هر بشادي هم روجي بر خدانو شهيد بونا تازادي هم روجي بر خدانو شهيد بونا تازادي سنە شاری سەرهەڵدانە شاری بیر و داهێنانە شاریا خێز و پێشڕەوە شاری دادی بەبرەوە شاری شۆرشە و شۆرشگێر دەروازەی لاوانی بوێر بۆ ڕچەی نوێ مەتەرێزە بیری لاوانی بەهێزە شاری پاڵ پشتی هەژارە شاری بنکە و نوێبڕیارە بۆ پەیامی دەنگی شەقام تێکرا بوونە بەستە و مەقام ئەو بەستەی بیری گەل بوو ئاهەنگی هەڵۆی سەرکەل بوو ژم ژیان هەتا ئازادی گشت ڕابوونە لە بێدادی دەنگی شەقامت پیرۆزە سۆزی گەلانت هاوسۆزە دەنگی شەقام دەنگی ژینە دەنگی بزاو و جمینە شەقلی ڕەها بۆ بێدادی بۆ خەمڵینی ڕێئازادی جمەی ئاخێزی شەقامە هەر دەنگەی هێما بۆ زامە ئاخێزەران تێکرا هاودەنگ بە دەنگی هاو سۆز و هاوسەنگ شەقام و جوڵە دێنن گەرای ئازادی دەچێنن سات بە ساتی دەنگە دەڕوێ گەروی شەقامە دەپشتوێ ژن ژیان ئازادی چیرۆکی بە جوانی پڕە لە جوانیانی بەرەنگار بوونە بۆ بە تارمایی ژیان ئازادی ژیان ئازادی واتای پێشەنگی لە ڕووناکی ناترسی و بێباکی ژیان ئازادی ژیان ئازادی ئیرادەیە
چەفەکەی فڕ لە هێزا هەندێشەکەی ژەنجیان ئازادی ژەنجیان ئازادی ئاسۆیەکی ڕوونە بۆ وڵاتم ڕۆژ بە ڕۆژەی کەین بەر بڵاوتر ژەنجیان ئازادی ژەنجیان ئازادی ژەنجیان ئازادی ژەنجیان ئازادی Serve-se